هەی بۆ نمونە من تەباخێک لەم تەباخەم هەیە سعرەکەی خۆی ئەگەر بە کەسێکی بفرۆشم بای 400 دلارە من ئەنووسم 100 دلار داشکاندن کابرا وا ئەزانێ مشتری وا ئەزانێم تەباخە بە 100 دلارە کێتە لای من منەڵم کاکە ئەم تەباخە پێشتر بە 500 دلار بووە 100 دلار داشکاندنمان بۆ کردووە بۆمان کردووی بە 400 دلار لە ڕاستیە نرخەکەی خۆی لە 400 دلارە ڕۆژانە چەندین ڕێکلامی ئامێرە کارەباییەکان دەکرێتە بەرچاومان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کە بە نرخێکی زۆر هەرزان ڕکلامی بۆ دەکرێت. من ئەمڕۆ هاتوومەتە یەکێک لە پێشانگاکانی ئامێرە کارەباییەکان بۆی کە بزانم ئەم ئامێرانە بەم شێوەیە هەرزانن یاخود هەندێک لە دوکاندارەکان بە گران دەیفرۆشن. لەچمە لای کاگونەر کە خاوەنی یەکێک لە ئەو پێشانگانە سڵاو لێبێت سڵاو لێوەش بەخێربن بۆ نمونە ڕکلامێک کراوە مجەمیدەیەک بە 100 دلار بەم قەبارەیە کاتێکی تاوێ ئەڵێ بەو نرخە نییە بەو حەجمە نییە ئایا ئەمانە ڕاستە یەخود چییە؟ کاگە دیلانجان خۆی لە ڕاستیە ئێستا هیچ فلترێک لەسەر تۆڕی کۆمەڵایەتی نەماوە هەنی کەسێک نییە کە چاودێری تۆڕە کۆمەڵایەتیەکان کا بزانێت تا چەند ئەم ڕیکلامانەی کە ئەکرێن ڕاستە یا ڕاست نییە بە نمونە دوکانارێک ڕیکلام بۆ کاڵایەکی خۆی ئەکا لە ئەنووسێ 100 دلار داشکاندن هەنی هاوڵاتیە کە تا ئێستا ئاسی نەگەشتۆ بۆی کە بەوردی لە ڕیکلامەکان بکۆڵێتەوە وا ئەزانێت کە بۆ نمونە موبەری دەیەکە سەلاجەیەکە خەسالەیەکە بە 100 دلارە بەڵام کاتێکا چیتە ناو پێشانگاکەوە سێرەکەی ئەڵێ ئێمە 100 دلار داشکاندنمان بۆ کردووە ئەوەیە کارێکی ڕیکلامی واکە تاتو ئێنێتە دوکانەکەی خۆیەوە ئەو 100 دلار داشکاندنە چییە بۆ نمونە ئەو خۆی 100 دلاری لە نرخی هەر بابەتێک خستۆتە سەری دوای ئەوڵێمە 100 دلار داشکاندنمان بۆ کردووە بە هەمان ئەو نرخە ئەیفرۆشێتەوە کە خێری لێ کردووە بەڵام ئەڵێ 100 دلار ئێمە داشکاندمان بۆ کردەوە بەڵام لە ڕاستیەکەیە هەدەفی ئەم جۆرە ڕیکلامانە لە چییە لەوەیە کە بەس مشتریەکە بێنێتە ناو دوکانەکەەوە کە بۆ منە ڕیکلامی شتێکی براندی عالەمی ئەکات 200 دلار خوار نرخی شەریکەکە ئەڵێت کاچیتە پێشانگاکەوە لە کاکە ئێستا ئەم بەرهەمەمان نەماوە ئەتوانی ئەم بەرهەمە بکڕی بەرهەمێکی گرانتریشی پێفرۆشێ و مشتریەکە ژێنێتە دوکانەکەی خۆیەوە بەداخۆ هیچ فلتەرێک لەسەر ئەمە نییە کە چاودێریەکی ئەمە بکات کە ئەم پێشانگەیانە بۆچی وە ئەکەن بۆ نەکڵێم 100 دلارم داشکان 100 دلاری خستۆتە سەر و لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان هەڵێم 100 دلارم شکانەوە سەبت ئەمێ هەی بۆ نمونە من تەباخێک لەم تەباخەم هەیە سعرەکەی خۆی ئەگەر بە کەسێکی بفرۆشم بای 400 دلارە من ئەنووسم 100 دلار داشکاندن کابرا وا ئەزانێ مشتری وا ئەزانێم تەباخە بە 100 دلارە کێتە لای من منەڵم کاکە ئەم تەباخە پێشتر بە 500 دلار بووە 100 دلار داشکاندنمان بۆ کردووە بۆمان کردووی بە 400 دلار لە ڕاستیە نرخەکەی خۆی لە 400 دلارە هەنی ئەمە دوو جار ئەبێت بە یعنی کارێکی زۆر بەڕاستی نەشیا و بەرامبەر بە مشتری بۆ ئەین تۆ لێرە ئیستیغلالەکەی بۆی کە من 100 دلار خاتری تۆم گرتووە هێناوی شتەتە دوکانەکەی خۆتەوە و لە ڕاستی شتەکە جوانیە نرخی خۆیت پێوتووە ئەمە لێرە ئەو حاڵەتەمان هەیە باشە بۆ منم ئەم مجەمیدەی لە بەردەسیمات نمونە سەرمایە لە بەردەستمایە چونکە لای تۆ بۆ ناڵێ بای 400 دلارە بە شوێنی ترەڵێ بە 200 دلارە هەماشت و هەمان حەجمە ڕاستە ئێستا ئێمە لێرەیە کە کەسێکێتە لای ئێمە ڕوونکردنەوەی تەواوی عینێ ئەڵێ بۆ نمونە بۆچی لە فلان شوێن مجەمیدەیەک هەیە ئەمەی کە تۆ ئاماژەوە پێکرد مجەمیدەیەک هەیە بە 200 دلارە بەڵام لای شوێنێکی تریا لای تۆیا لای ئەم بای 500 دلار ئێمە نمونەیەکی بۆ ئەهێنینەوە کە پێڵێن پیکابێکی توێتە هایلۆکس بایی 4 دەفتەر دلارە پیکابێکی جۆری نیسانیش بایی 2 دەفتەر دلار لە هەمان کاتە هەردووچان هەر پیکابن هەر مۆدل هەمان مۆدلیشان هەیە بەڵام کوالتیەکەیان فەرقەکە ئێستا کارەساتێک در لەوە ناخۆشتر کە ڕووی کردوێتە ئەم پێشانگیانەی کارەبایی بۆ نمونە تۆچی غەسالەیەک دروستەکەیت هیچ کوالتی کۆنتترۆلێک نییە کە لە تۆ بکۆڵێتەوە بە تۆ ئەڵێ کاکەم غەسالەیە لەسەری نووسرا 8 کیلۆ خۆ دەزانانی ئێستا بابەتی چین و ئەمانە چی لێ هاتووە توانی هەموو شتێک بکەیت و کە هیچ کوالتی کۆنتترۆلێکیش نەزانێمە چیە لەسەر ئەم غەسالەیە نووسێ 12 کیلۆ بەڵام بەپی ستانداردی جیهانی کە پێوانەی حوزیم غەسالەیەکەی 8 کیلوێ کابراوە ئەزانێ لە ئەساسا پارەی غەسالەکەی لێ سندووی
بەڵام تۆ لە مێشکی خۆتەوە زانی کە غەسالێکی 12 کیلۆت کڕیەوە بە ساری غەسالێکی 8 کیلۆ نازانی خۆی لە ئەساسە غەسالەکە 8 کیلوێ ئەمە هۆکاری ئەوەیە کەوتۆتە سەر ئەوەی تا چەند ئەم دوکان نارە شتێکی کوالیتی بەرزێنێ یا شتێک ئەهێنێ کە کوالیتیەکی نزمی هەبێ وا لە تۆ بکە کە بە قسە قەنەعاتت پێ بکە شتێکی کوالیتیت بردووە بەڵام لە ئەساس ئاوانیە سەردانی وڵاتی چی نەکردووە بێگومان چی و بینیوە لەوێ و چینەکان چیان پێوتوی بەڵێ نەک چین کاگە دیلان ئێمە من خۆم سەردانی وڵاتی ئەوروپیشم کردوانی بڕات هەبێ تاجرەکانی خۆمان نویان لێ کردووە کە چی ڕووبادایی من براند حەز ناگەم نای براندەکە بێنم ینی من ئەم براندە لە کوردستانە بۆ نمونە ئەگەر بم کڕایە بۆ پێشانگاکی خۆم بم فرۆشتاتەوە بە $100 کڕی بەڵام هەمان قەبارە تەلەڤیزۆن هەمان قەبارەی تەلەڤیزۆن لە وڵاتی ئەڵمانیا کە من خۆم چوم لە ناو پێشانگای سێرم کردووە سێقاتی ئێرە بووە لێم کۆڵیۆتۆ سێر ئەەکەم بەس ناوەکانی لەگەڵ هی وڵاتی خۆمانە یەکشتە یعنی تەواوی پارچەکانی فەرقی هەیە تەنانەت ئەو کارتۆنی کە تەلەڤیزۆنەکەی تیا پاکێز کراوە فەرقی هەیە ئەمەش چییە تاجری خۆمان وای لێ ئەکا کە لە ژێر ناوێکە شتێکی بێکوالیتی بێنێت و تۆ هەست بکەی کە هەمان ئەو کوالیتێت کڕیوەکە لە ئەوروپایە بەڵام هیچ شتێک لەوانە نییە من خۆم بە یعنی دراسەم لەسەر ئەو شتە کردووە کە تەلەڤیزۆنم بۆ نمونە بۆ پێشانگاکی خۆم کڕیەوە بە $100 لێرە کە براندی عالەمیە هەمان تەلەڤیزۆن بە هەمان قەبارە لە وڵاتێکی وەکو وڵاتی ئەڵمانیا سێقات بەرزە وتومە لەواچ ئەمە تاکسی لەسەر بێشتی لەسەر بێ بۆیە کە وڵاتێکی وەکو ئەڵمانیا توانێت بە گرانتر بەڵام بڕات هەبێ وەکو پێموتی کارتۆن کوالیتی تەلەڤیزۆن هەموو شتێکی فەرقیەوە لەگەڵ یارەیە لەبارەی چینەوە لەبارەی چین ئێستا خۆ دەزانین چین ئەتوانی هەموو شتێکی لەگەڵا بکەی بۆ نمونە تۆ چی غەسالێک دروستەکەی ئەتوانی لە $100 غەسالە دروستکەی تا $700 وڵاتی چین وڵاتێکی خراپ نییە هەنی هەموو ئەوروپا کاڵاکانیان لە چینەوە بێت بەڵام کە ئەچێتە وڵاتێکی وەکو ئەوروپاوە وەکو ئەڵمانیاوە کوالیتی کۆنتترۆڵەکرێت یانی زۆر شتمان هەیە کێسە بەداخەوە لە دوکانی بالەکان ئاڵێ ئێمە بالەی ئەوروپیمان هەیە لە ئەوروپاوە هاتووە لۆکە خەڵک وا ئەزانێ ئەمە لەوێ کراوە هاتووە بێرە بەڵام ئەمانە هیچی ئەسڵ ئەساسی نییە ئەمە چییە؟ ئەم کاڵایە لە چین دروست کراوە بۆ ئەوروپا کوالیتیەکەی وەرنەگرتووە ئەوروپا ئەو کوالیتی ناوێ بۆ ئەهلەکەی خۆی ئەگەڕێتەوە بۆ چین لە چینەوە هاوردەی ئێراکرێت و دیسان مشتریە کە کەسێک کە کڕیارێکە نازانێ معلوماتی نییە و ئازانە شتێکی ئەوروپی کوالیتی بەرزی کڕیوە بە پارەیەکی کەم بەڵام لە نەتیجەیە ئەو ئەشیانەی کە ڕەوانەی وڵاتێکی وەکو ئەڵمانیاکرێ وەرناگیرێت چینی ژوای لێ هاتووە تۆ وەکو ئاماژەم پێکرد ئەتوانی غەسالێک لە $50 دروست پێی تا $600 بەپێی ئەو کوالیتی کە خۆ دەتەوێ شتێکە پێوتم پێش چاوپێکەوتنەکە وتێ کە چوومەتە ئەوێ چینەکان خۆیان پیاوتون بۆ قسەی ئەو مەباسکە بەڵانی ئەوان دایما ئەو شتیان هەیە ئەڵێ ئێوە کێنە وڵاتی ئێمەوە یعنی حەزەر لە خواردنمانەکەن لە شتمانەکەن ئەڵێن ئێمە خواردنی حرام ناخۆین ئەم خواردنەتان حەڵاڵ نییە بەڵام لە هەمان کاتە ئەچن ئامێرێکی کارەبایی دروستەکەن بۆ ئەهلەکەی خۆتان کە نزمترین کوالیتی هەیە ئایا ئەم خواردنەی کە ئێمە ئەیخۆین گوناح و حرامە لە ڕووی شەرعەوە یا ئەو ئامریکی ئێوە دروستیەکەن بە نمونەکە زۆپایەکی غازە بۆ ئەهلەکەی خۆتان کە هیچ سەیفتیەک لەم زۆپایەیان نییە ئەم دوانە کامیان حرامە کامیان حەڵاڵە ئەین لەو کاتە ئێمەش هیچ جوابێکمان پێ نییە ئەبینین ڕاستەکە زۆر کەسە بووە زۆپای غازی بۆ میلەتەکەی خۆی دروست کردووە بۆ کە سوکاری خۆی دروست کردووە کە هیچ کوالیتیەکی نەبووە خۆی ئامادەیەوەی تیانە بۆ خۆی بەکاری بێنێ ئامێرە سەرکەرەوەکانە چۆنە و فێڵاکرێت ئامێری ساردکەرەوە بۆ نمونە ئەم ئامێری لە بەردەسیم نام نەتوانم وا دروستی کەم $300 بکەوە وا دروستی کەم لە چیە هەمان قاڵبە لەناو ئەمانە بەشی ناوی فرێزەرە بڕات هەبێت تاجری خۆمان چۆ دروستی کردووە ئەم مجەمیدەی کە لە بەردەسیمە تانیوی مجەمیدە بووە تانیوی بە سوێتی لە نوێی سەر و هەر پلێتێکی ئاسایی بووە خۆتۆ ناکرێت هەر مشتریەک هاو ڕاستەوخۆ هەموو شتەکانی لە ناوە بۆ هەڵ پچڕیت و بڵی کاکە بەشی ناوەی شتەکانی ئێمە ئاوایە نیوەی ئەیبەستێ و ئەیبەستێ نیوەکەی تری هەمی پلێتە ئەمە ژوا ئەکا مەسرەفی کەمتر بێ هەنی وەکو پێم وتی ئەمە قەپاخێکە بەڵام ئایا لە ناوە چیتە ئێستا من ئینسانم کە تۆ هاتووی چاپێکەوتنێ لەگەڵ مناکەی نازانین لە ناو مێشکی مناچیتە وانە بەڵام ئەبینی کە ئینسانم 100 کەسە بینی لێرە ئینسان ئەمە شەر وایە لە ناو تۆ نازانین بۆ منە ئەم جەمیدێ ئەم تەباخە لە ناوەکەیە چیتە بەڵام ئەیبینی لە پێش شتێکی جوانە و معقولە و تەباخیشە بەڵام نازانی ناوەکەی چیتە
ئێستا ئەشێ یابانی ئەسڵی لە سلێمانی و لە کوردستانە هەیە بە هیچ جۆرێک بە هیچ جۆرێک غێری چین و ئێران و تورکیا یەک شتی ترمان نیە ئەمە بەریتانیا چکە بە یەک معلوماتە بەمێ لەسەری بە کورتی ئەگەر بۆ نمونە من تەباخێکی ئاوە لە وڵاتێکی وەکو ئیتالیاوە بێنم کە ئیتالیا باشترین کارگەکانی دروستکردنی تەباخی تایە بڕات بکە بەس نرخی ئەو گەاندنەی کاگاتە دەستی ئەمە پارەی تەباخێکی ئێرەی تێچێ هەنی زۆر سێرە بەلام و کابراڵێم تەباخە بای $300 و ئیتالیە $300 و ئیتالیە هەیەگەر بڕۆی لە ئەوروپاوە کۆنتێنەرێک تەباخ بێنی بۆ وڵاتی خۆمان لەوە ئەچێ هەر تەباخێک $150 بەس حەقی گاندنەکەی بێ چۆن تۆ تەباخێک بە $300 توانی بفرۆشی کە لە وڵاتێکی وەکو ئیتالیا خۆیە بای 1200 ئیرۆیە تۆ لێرە بیایی بە $300 ئەمە لێرا کارە ساتەکە ئەوەیە داشکانی بۆ خەڵک کردبێ هیچ جۆرە شتێکی وان نییە ینی بە معلوماتێکت بەمێ هیچ بازارێکی ئەوروپی وەکو کوردستان نییە بۆ نمونە کە ئەم تەباخە لەسەری نووسرا 300 ئیرۆ مەگەر خۆیان هەفتانە داشکاندنێکی خۆیان بکەن ئەجنا 300 ئیرۆ مەعاملەکردن لەوێ نییە لای خۆمان لێرە بەپی بڕابکە بە پێی شخصەکانە کابرایەت سیارێکی مۆدلبەرزی پێ $200 زیاترە نرخیان تەباخە کابرا بەپی ینی چینەکانە تا ئەسە هیچ شتێکیش بۆ ئەوەدان نەندراوە کە تۆ سعرێکی سابت لەسەر ئەمانە بێ ئەین لەواچە تۆ بیکڕی سعرێک بێت من بچم بیکڕم سعرێکی تر بێ کەسێکی دریش سارێکی تر بێ زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە جوویستی بوون ئەمە ئەو بابەتانن کە بەردەوام لە سوۆشیال میدیا کاتێ دەکرێتە بەرچاوە بۆ ئامێری کارەبایی بێ یاخود و ئامێرانە بێ کە لە ناوماڵەکاندا هەیە کە داشکان نانی دەسەکراوە و هەندێک لەو بابەتانش کە کوالێتەکانیان بەپێوی کە باسی کردووە کە ئەمانە کوالەتیان نزمە و ئەو کوالێتیە نییە کە لە هەندێک لە شوێنی براندەکان و وەکالەتەکاندا هەیە.